خوێنکارانی خۆشەویست، تەمەن ئەمڕۆ کۆتا ڕۆژمانە، ئینشاڵڵا کۆتا دیدار نابێ، هەروەکو چۆن دەستمان پێکرد بە هێز و توانایەکی زۆرەوە کۆتایشمان بە هەمان شێوە پێهێنا. بۆیە من هەمیشە نەسیحەتی کۆتایی من بۆ خوێنکاران لە چەند شتێکا خۆی بینێت. پێش هەموو شتێک پێویستە ئێمە تەواوی پێزانین و خۆمان ئاراستەی دایک و باوکی بەڕێزیەوە بکەین کە بەڕاستی سەربازی ونن، کە هەوڵ و تێکۆشان و ڕەنجێکی زۆر لە پێناو ڕۆڵەکانی خۆیانەدەن بۆی بگەن بەو نەتیجەی کە خۆیان هەیە. لە کۆتا جاریشە ئەگەر سیرکەین ئێمە ئەبین بە شتێک بۆ خۆمانە بین بەشت بۆوان نابین بەشت. بۆیە هەمیشە من ئەو خاڵە بیری تەلەباهێنمەوە کاتێک کە لە بنەڕەتی دەردەچی بۆ ئامادەیی ئیتر سەعی بۆ خۆ دەکەی. ئەگەر پێشتر بۆ ماڵەوەت کردبێ ئێستا سەعی بۆ خۆ دەکەیت و خۆ دێیتە دەورەکانەوە، خۆت هەوڵ دەیدەی بڕوان پێ بکە. من هەمیشە ئەڵێم ئین الله مع الظن عبدی بی. بۆیە ئەوەی کە چۆن گومانبەری بەخوای گەورە ئەبەو شەوەی یەتە ڕێگاکات. بۆیە ئەمە کۆتا دیدار نابێن ئینشاءڵڵا. خوێنکارانی ئەزیزەکانم کە چوونەوە لە بۆ خوێندنگە ئەوەی کە لەسەر شانتانە بریتیە یەکەم لە دۆزینەوەی هاوڕێیەکی باش، واز لە برادەر بێنە. دووەم هەوڵ بە ئەو ژینگەین کە ئێستا ئاوە بەم گروتین و چێژە و هاتوونەتە پێشەوە بۆ خوێندن بە هەمان شێوەش بگەڕێنەوە بۆ خوێندنگە. گوێ مەدەن بۆ قەیرانانە، گوێ مەدەن بۆ یعنی کێشە و مەشاکیلانی کە یێتە ڕێگاتان. بۆ چونکە ئێمە مادەم هاتوونە دنیاوە دڵنیا بە تووشی کێشابین، بەڕێوڕووی کێشابینەوە، بەڵام مرۆڤی ئازا خوێنکاری ئازا ئەوەی کە خۆی بگونجێنە لەگەڵ هەموو بارودۆخێکە. بۆیە ئێمە وەکو پەیمانگای سلێمانی تاکە بە تاکەتان جێگای شانازی ئێمن و خۆشتان ئەزانن ئێمە هەمیشە شانازیمان پێوە کردوون و هەمیشە جێگای شانازیشون بۆ پەیمانگای سلێمانی. وابزانم ئەوەی کە لەسەرمان بوو ئێمە بە پێی بڵم بە زیادەوە پێشکەشمان کردن کەم و کوڕیمان نەبوو، هەرچەندە ئەوێ یەک شتێشمان بیر نەچێ مرۆڤ بێ کەم و کوڕی نابێت. بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە توانی بێتمان سوودێکی باشمان بێوە گەیان دەبێت. لە کۆتاییشە ئاڵێم خوێنکاران خۆشەویستان، ئێمە هەمیشە دەرگامان واڵایە بۆ ئەو خوێنکارە ئەزیز و خۆشەویستانی کە چانسی یەکەمیان لە دەستدا لە هاویندا نەیانتوانی بێن بۆ خولەکان، ئەو دڵنیا بە ئێمە ئینشاءڵڵا لە زستانە درێژە پێدەری خولەکانە بین بۆ خوێنکارە خۆشەویست ئەزیزانەی کە هاوینەکەی ئیشیان کردە. بەڕاستی مرۆڤ لە هەندێک حاڵەتە ناتوانێت بەشداری خولکە، مەجبورە کار بکە، بۆیە زستانەکە بە ئەوەی لە کیس نەچێت. بەڵام ئەو کۆمەڵە خوێنکارێکی هاتوونیەوە سەربەرزن، ئێمە سەربەرزین پێتانەوە، هەمیشە جێگای شانازی ئێمن. دووبارە و سێبارە یەخوا سەرکەوتو سەرفراز بن ئەزیزەکانم، ئینشاءڵڵا داهاتوێکی ڕوونتانە بێ. هەمیشە یەکشت بێنەوە، مەئویز مەبن، لا تقنەتو من ڕەحمەتی الله، هەرگیز مەئویز مەبە لە ڕەحمی خوای گەورە. بۆ چونکە ڕەحمی خوای گەورە زۆر فراوانە. یعنی بڕوان پێ بکە ئەم هەڵانە مەکە دەرەجای هێنی. یەکەم هاوڕێتی کۆمەڵە کەس مەکە کە حەزی بە دەرەجە نییە. دووەم هاوڕێتی و کەسانە